سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتان نابم. بەنامە ئەم جارەمان باز لە پاک و خاوێنیەکەین. دەمانەوێ ئەهلی مزگەوت و ئەوانەی کە نوێژ خوێنانی مزگەوتن لەسەر پاک و خاوێنی لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەربگریم زین چیمان پێڵێن. ئایا ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگی بە پاک و خاوێنی داوە لە ئێستاە کە پەتای کۆڕۆنا بڵاوە و زۆربەی وڵاتان و وڵاتی خۆشمان کۆمەڵی ڕێکاری توندیان گرتووە دەبەر بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە باز لەوە کرێت کە مزگەوتەکانیش بە ماوەیەکی کورت بۆ وتاری هەینی دامرێت یاخود قەرەباڵغیەکان کەم بکرێتەوە تاوەکو ئەوەندەی پەتاکە خەڵگەمانی خەڵک پارێزراو بێ تا مودەیەکی دیاریکرا و کە پلەیگەرمی بەرز بۆی تر پەتاکە وردە خۆی نامێنێ. ئەمانوێ ئەم پرسیارانە لەگەڵ نوێژ خوێنانە تاوتێ بکەین بزانین ئەوان چ وەڵامێکمان پێڵێن ئێوەش بینەری وەڵامەکانی ئەوان بن. خوای گەورەگە بێوێت تۆ لە ناو بەرە بەخوا بەوە بێ بە نەخۆشێتی هەر لە ناو مزگەوتەکان داخستنی هەر نییە نابێدار ئەو کەسە کە زانی نەخۆشە نێدە دەرەوە مسلمانە بێ پاکوتەمیز خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن. ئاکرێ ئەوانەی کە نەخۆشن نێن بۆ جمعە بۆ ئەوەی نەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشی و درمانەی کە هەیە لە ئارایان. ئێمە هەر خۆمان هەیە بەخوای شوێنێکمان نێ نەدا و نەخەسەخانی باشمان هەیە و ئاینی پیرۆزی ئیسلامە تا چەند گرنگی بە پاک و خاوێنی دراوە؟ وەڵا هەتا پاک و خاوێن بی باشە تو خۆشتێکی چاکە پاک و خاوێن بی باشە. ئەوەی کە باسەکرێ ئەڵێن لەناو ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر زۆربەی مەکتەبەکان داخراوە زانکۆکان داخراوە باز لەوە کرێ قەرەباڵغیەکانی ناو مزگەوتەکانیش کەم بکرێتەوە. چی یعنی خوای گەورە گەر ئەو ڤایرۆسی دروست کردووە ناتوانێت لە ماڵەشەوە تووشێکە وەڵامە هەمووی زەعیفی ئیمانە. تۆ پێت باشە دانەخرێت؟ ناوەڵام نزگەوت داخرە جایترە بێت تەواو بەچ ماقۆلی دا باشە. ئەی چۆن مسلمانان خۆیان بپارێزن لەوەی کە خۆیان بە دوور بگرن لەو نەخۆشیانە چی بکەن باشە؟ تی کاکە نازانەوەیان بڵام چی و من شارەزایم لەو شتا زۆر نییە بەس خوای گەورەگە بێوێت تۆ لە ناو بەرە بەخوا بەوە بێ و بە نەخۆشێتی بێ هەر لە ناودا. باشە. ئاینی پیرۆزی ئیسلام ڕێنمونمان ناکە بۆی پاک و خاوێن بین کە لە مزگەوتەکان دێنمە مزگەوت بۆنی خۆش لە خۆمان بدەین پاک و خاوێن بین جلوبەرگمان پاک و تەمیز بێ. دەمان بەرە وڵایدەوە شن تۆ وڵای خۆ بشۆرە ئەم جەوەرە بۆ مزگەوت. ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ڕێنمونی مسلمانانەکە بۆی کە پاک و تەمیز بن پاک و خاوێن بن. پاک و خاوێنی لە دوو سێ ڕۆ دەوری هەیە. پاک و خاوێنی ئەوەی کە ڕوو لەخوا بێ و نوێشکەر بێ و پاک و تەمیز بێ هەر پاک و تەمیزە بێ. ئەوەیشی کە ڕوو لەخوا نەبێ و تااقەتی مزگەوت و ئەمانەی نەبێ و نوێشکردی نەبێ ئەوە پاک و تەمیزی هەڵناگرێ هەر پێچ و پۆخەڵاوێ. باشە. ئێستا ئەو پەتایە کە بڵاوە بۆ نمونە قوتابخانەکان داخراون زانکۆکان داخراون بۆەوەی ئەوەی خەڵک خۆی پارێزە لە قەرەباڵغی باسیش لەوە کرێ کە مزگەوتەکانیش یا نوێژ خوێنەکان خۆیان زیاتر پابند بکەن بە پاک و خاوێنی و یاخود مودەیەکی کورت بە وتاری هەینی دامرێ و ئیتر کۆتایی پێبێ. مزگەوتەکان داخستنی هەر نییە نابێ دابخرێ. بەڕێی من مزگەوت داخستنی هەر نییە ئەبێ دانەخرێ چونکە مزگەوتی نوێژ و تاعاتە. خوای پەروەردگار ئەیپارێزە لە هەموو شتێک. نوێژەکان هەموو کاتە تۆ لە پێنجفەرزاچی دەستنوێژەگری ئەمە هەمووی بخۆی پاک و تەمیزیە. هەتر کە بەو شێوە ئینسان هەموو پێنج فەرز نوێژەکە پاک و تەمیزەکە جێبەجێ بێتەوە نازان بڵێم. باشە. ئێستا بۆ نمونە هەندێک کەسە بینین کەمتەر خەمیەکە لە پاک و تەمیزی خۆیە بۆ نمونە دێ بۆ مزگەوت بۆنێکی ناخۆشی لێدە یاخۆت شەڵکنە یاخۆ جلۆک بەرگەکانی پاک و خاوێن نییە چی بەو کەسان ناڵێت؟ وەڵای ئەو کەسانە بەردەوامێ بێت کە وەختەی دێن بۆ مزگەوت هەخوایە جلێکی پاک لە بەرکاتر تازێش نەبێت کێشنی بەس پاک بێت و پاک تەمیز بێ ئەگە بتوانای بێ بۆنێکی خۆش لە خۆی با و کاتێ بێ بۆ مزگەوت هەم نەبێتە هۆی ناڕەحەتکردنی خەڵکو و پاک و تەمیزیش بۆ خۆی. وەڵا حەمد و سەنا بەخوا لە بەس ئاینی ئیسلامە پاک و تەمیزی و پاک و خاوێنی هەیە بەڕاستی زۆر گرنگی پێدراوە. باشە. ئەو شوێنانی کە داخراونەوەکو قوتابخانەوەکو زانکۆوەکو با بڵێن و شوێنانی کە قەرەباڵغین یەکێک لەو شوێنە گشتیانە مزگەوتە کە خەڵک بە بەردەوامی ڕووی لێ تێکا و بۆ نوێژ و بۆ جومعە و بۆ ئەمانە مسلمان ئەبێت چۆن بێ کە هات بۆ مزگەوت؟ وەڵا مسلمانە بێ مسلمانێکی باش و پاک و خاوێن بێ و ئیتر حەمد و سەنا بەخوا تا ئێستا لەناو مسلمان شاک بازەکرێ بڵاو نەبووەتەوە. باشە. بەڵام هەندێک جار بینیشمانە هەندێک کەس دێ بۆ مزگەوت بۆنی ناخۆشی لێدە جڵەکەی چڵکەنە خۆی چڵکەنە ئەوەش هەیە هەرکە خەڵکیش هەیە بەڵێ خەڵکیشێک کابرا کرێگاریەکە لەو ڕۆژیان مەجالەکەی وایە جلەکانی پیسەیان بۆ ئارەقێکی لێت مەجای ئەوەی نێ خۆی بشۆ. چۆن بی مسلمانە بێ پاک و تەمیز بێ
ئەبێت جلەکانی پاک بێ جلی مزگەوتی جیاواز بێ ئەبێ خۆی پشوەکەی دووە مزگەوت ئەبێ بەڕاستی پاک و خاوێن بەڕاستی ئەوەی کە یە بۆ مزگەوت بە تایبەتی لە ڕۆژی جومعانە ئەبێ خۆی بشۆرێ ئەبێ وسڵی جومعە دەرکە ئەبێ دەستێنش بگرێ بە پاک و خاوێنی بێتە مزگەوتەوە بەجلوبەرگی تازە بە جلوبەرجی تازەوە حتا پێغەمەر درودی خوای لێ سەر بێ فەرموویەتی ئەو جلوبەرگەی کە هەفتەکەی ڕابردوو لەبەرێ کردووە بە ئەو ڕۆژەی کە یەی بۆ نوێژی جومعە بەرجێشی کامەی تازەیە کامەی جوانە کامەی خاوێنە ئەوە لە بەرابێ ینی لە ڕاستیە ئیشەڵڵا زۆر بە دوورە بێ بە تایبەتی لە ئیسلام وە لە میلەتی کورد چونکە هەر خۆمان خاوێنیەک ئەپارێزین بە دەر لەوە کە پێشەوەی کە ئەم نەخۆشیش بڵاوە بێ لای هەموو کەس ئاشکرایە کە پاکوتەمیزی لە ئیمانەوە هاتووە ئەو شوێنێک کە زۆر پاکە لە تەواوی دنیای ئەمڕۆ مزگەوتەکانە جا پێویستە لەسەر هەموو مسلمانێک کە بۆ مزگەوت ڕەچاوی ئەو پاکوتەمیزیە بکات کە دانراوە و جێبەجێ بکرێت بەڵام هەندێک جاری جەبینین هەر مسلمانەکە دێ بۆ مزگەوت هەندێک جار ناڵێم هەمووی چەند کەسێکی دیاریکراون چڵکنەیان بۆنی ناخۆشی لێدە یاخۆت بۆ نمونە هەیە نەخۆشی هەیە ئەکۆکێ پێت باش ئەم جۆرە کەسانە لەم کاتەیە بێن بۆ مزگەوت واللهی حەق ئەو کەسە خۆی بیر بکاتەوە ینی نەک لە کاتێکی ئاوا کە پەتا بڵاو بۆتەوە لە کاتێک کە تۆ زانی تەندروستی تەواو نییە باشتر وایە کە نەی بۆ مزگەوت ئەو واجبتر بێ کە لە ماڵەوە بێگومان چ خۆ تۆ نەک هەر کۆکین پژمین یا بۆنی ناخۆش تۆ ئەگەر پیاس بخۆی یا سیر بخۆی یا جگەرە بخۆیت بەڕاستی کاتێکیتە مزگەوت ئەوەی کە لە تەنیشتت نوێژەکات پێزاریەکەیت بڕوا بکە من چەند جار سەفیەکەم بەجێ هێشتووە لە بەرەوەی کە ئەوەی لە تەنیشتم بۆنێکی بێزارشی لەسەرەکەەوە و کەسانە بانێن بۆ مزگەوت پێگومان ئەگەر کەس هیوادارم خەڵک ڕادەی تێگەشتنی خەڵک وا بێت کە ببێ ئەوەی کە پێی بوترێ خۆی نەیەت تۆ کاتێککە پەتایەکت هەیە کاتێککە عوزرێکت هەیە زۆر ئاسایەکەنێت لەکێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی ئیسلام بۆ ئەوە هاتووە دڵ و دەروون و جەستەمان بەیەکەوە پاکەینەوە احتیمامی سەرەکیمان بە پاک و خاوێنی بێ بۆ ئەوەی لە نەخۆشی جەستەیی و لە نەخۆشی دەرونیش دووربین ئێستا لەنا ئەو ڕێکەرانی کە دژی ئەم نەخۆشی گیراوەتە پەر باز لەوە کرێ کە شوێنە گشتەکان دابخێ مزگەوتی شوێنێکی گەشتیە نی کۆمەڵێک خەڵکی زۆر ڕووی تێکا بۆ عیبادەت و نوێشکردن چی ئەڵێ لەسەرمە ئایا پێت باشە مسلمانان چۆن بن کە هاتن بۆ مزگەوتەکە وڵا جا مسلمانان لەبێت ئەوەی کە لایەنی پیرۆزی ئیسلامە دیاری کراوە ڕۆژانی جومعە هەندێک شت هەیە کە ڕەچاوی بکەن بە تایبەتی کە هاتن بۆ جومعە خۆشۆردنە پاکخاوێنی جلوبەرگە جاکرێ ئەوانەی کە نەخۆشن نێن بۆ جومعە بۆ ئەوەی نبێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشی و درمانی کە هەیە لە ئارایە یا خۆت ئەو کەسانەی کە دێن با خۆیان لە تەوقەکردن ئەموو دەیە بە دوور بگرن بۆ نمونە قەرەباڵغی لە کاتی هاتنە دەرەوە چوونە ژوورەوەی بەڵێ بە دڵنیاییە بێ دووربین لەوانەی کە ئێستا ئەو ڕێنمایە تەندروستیانە بە تایبەتی کە هەیە بڵاو کراوەتەوە ئەبێ مسلمانان زۆر بە تەواوی پابندن پێوەی یا خۆت ئەو کەسانی کە نەخۆشیەکان هەیە وا باشترە ئەو جارە نێن بۆ مزگەوتەکە تاوانی نەخۆشەکەی نێن هەتا لەوە چێ خێریش لەوەیە بکە نێن بۆ ئەوەی مسلمانانی تر تووشیەوە نەبن بۆی کەسێک زەرمەد نەبێ باشترێت لەوەی دانیشی لە بە دڵنیایی بڵێ لە ئاینی پیرۆزی ئیسلامان لە سەرتاوە زۆر گرنگیان بە پاکخاوێنی داوە بە تایبەتی لە مزگەوتەکان و لە ماڵ و لە هەموو شوێنەکان و شوێنە گشتیەکانش کەواتە ئێستا تۆ وەکو مسلمانێک چ پەیامێکت هەیە بۆ کەسانی کە مسلمان وێن بۆ مزگەوتم پەتای ئێستا بڵاوە کۆمەڵ ڕێکات گیراوەتە بەر بۆی تەشەنە نەکات مسلمان کات بۆ مزگەوت دەبێت کەسێکی چۆن بێ دەبێت کەسێک بێت سەرەتا لە ماڵ و پاک و خاوێن خۆی شۆری بێ و جلەکانی گۆڕی بێ و بۆنی خۆش کرد بێ و گورەکانی تازە بێ بۆ مزگەوت ینی بە شێوەیە کە ئەگەر لە ئیش بوو بێ لە شیساقیا لە شوێنێک بێ خۆی پاکات و ئەنجا بێت و ئێرە بەجلی چڵکنەوە نێت بۆ مزگەوت چواردەوەرەکەشی زعاج بەڵێ زۆر کەزیان بۆ مزگەوت بەداخەوە من لە دەرگای مزگەوت دەبینم پێڵاوەکانیان نەخەنە سەر دەرگای مزگەوت کەوە چەند ملیۆن دیناری تێچوو بەداخەوە دروستیش نیان لەسەر ڕێکە دانێن کە تۆچیتە ژوورەوە یا زۆر کەس یەتە ناو مزگەوتەوە خۆی نەشۆریوە ینی بۆنی ناخۆشە بۆنی عراقی دێت ناو مزگەوتەوە دروست نییە بەڕایی پاک و خاوێنی وەڵاهی ئەمنەم گرینی پیاوە ئەمنەم گرینی پیاوە مەگە خوابزان
لە شیر و ماسا لە مناڵە لە هەموو شتێکە لە هەموو شتێکە گرنگیت بە ئاینەکە داوە کە پاکوخاوێن ئاین و بە پاک و تەمیزی ئەڵێ نیوەی پاک و تەمیزی نیوەی ئیمانە ئێستا ئەم نەخۆشیە بڵاوە باسەکرێت ئینسانی مسلمان کات بۆ مزگەوت ئەبێ چۆن خۆی پارێزێت چۆن نەبێتە هۆی سەرچاوە خۆی پاک و تەمیزکە خۆی جلی پاک و تەمیزکاتە بەری ڕێک و پێک بێت وەکو باسەکریاڵێن ئەوەی نەخۆشە باشترە نێت مۆمزۆری و جلی پاک و تەمیزم کرۆتە بەرم باسەکرێ ئەڵێ نەوانەی کە نەخۆشن با لەم مودەیەنێن بۆ مزگەوت بۆی نەبنە سەرچاوی نەخۆش وەڵا نابێ بێن نەوەڵا نابێ بێن النظافة من الإيمان أو پێغەمبەرمان پێشەوە صلی الله عليه وسلم ئەو ڕێنمایی کردوین هەر لە بیدایەتەوە پێوتوینە کەوا ئیسلامە بێ پاک و تەمیز بێ و یەکێک لە ئەحکامەکانی مسلمانیش کە نوێژە لە نوێژیش ئەوەی هەتاوەکو دەستنوێژە نەبێ نوێژ قبول نییە هەتا پاک و خاوێن نەبی ناتوانانی نوێژ بەڵێ هەتا ئەبێ پاک و خاوێن بی و ئەبێ دەستنوێژیشت هەبێ دەستنوێژگرتن خۆی ڕێگایەکە بۆ پاک و تەمیزی بۆ هەموو مسلمانە و مجموعەیەک سنەتیشدانراوە کە مسلمان ئەبێت جێبەجێ کە ئەوانش هەموو یارمەتی دەرە بۆ پاک و تەمیزی واتە ئیسلام کەسێکی مسلمان لەگەڵ کەسێکی غیرە مسلمان هەر سەیری کەی ئەبێ بە پاک و تەمیزی جای بکەیتەوە ئاینەکەمان چۆن ڕێنمایمانەکە کە خۆمان بە دوور بگرین لە شتی پیس و ئەوەی کە لاینە باسەگرێ بێ ڕێنمایی بکەین هەمی دەشۆرن ئەوەی کە پیامبەر باسی کردووە ئەبێ ئەوانە ڕێنایی بکەین شتانە مرۆڤ مسلمان هەمیشە بێ بە پاک و خاوێنی خۆی ڕابگرێ وەکو زانین ئێمە پێشەوەی نوێژ بکەین یاخود نوێژەکەمان قبول نییە هەتاوەکو خۆمان پاک نەکەینەوە بە دەستنوێژ و بە دەستنوێژ و بە سابوون و بۆ شتانەی کە تاقیمکردنە ینی بۆ لە خەری دەستنوێژکردنە دەستمان پاکەینەوە جوان و ئێستا کۆمەڵ ڕێکای گیراوەتە بەر بۆی ئەم نەخۆشە بڵاو نەبێتەوە هەندێک شوێنی گشتی داخراوە مزگەوتی شوێنێکی گشتیە وەکو مسلمانە بێت چی بکەین تا نەبینە سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشەکە کە هاتین بۆ مزگەوت دەبێت چۆن بی لە هاتی بۆ مزگەوت ئەبێ تاقیم بخۆمان پاک و تەمیز بین نزافەت لە ئیمانەوەیە وڵا شتانە پاک و خاوێن بین پاک خاوێن ڕابگرین لە کای تەوالیدا کای دەرەوە جوان دەست بە ساوێن بشۆی ئەو بیچیت کە دوو چرکە شتێکی وایە دانراوە وەکو تۆبیاڵێت ئەبێ ئەو ساوون دەستمانە ببینێتەوە تاقیمە شتانە بکەین و ترە ئینشەڵا خوای گەورەش یامەتی دەرەبێ هەتا بۆمانەکرێ پاک و خاوێن بین باشە دە سوپلمان بشوین بۆ زۆر شوێنی قەرەباڵغ و ئەوانە نەچین بۆ ئەوە زۆر چاکە هەتاوەکو پاک و خاوێن بین باشین ئێستا ئێمە وەکو زانین هەمیشە مسلمان بە دوور بە لە کۆمەڵی نەخۆشی بەهۆی ئەوەی کە کۆمەڵی خواردنین لەسەر حرام کراوە ئێستا عیلم سەلماندوێتی ئەم خواردنانە سەرچاوی نەخۆشی وڵی ئیشەڵا پشت بە خوا دوورە ئەبێ لە ئێمەوە لەبەرەوە ئێمە شکر بۆ خوا لەخوا بە زیابێ هەم وڵاتەکەمان هەمووی زۆربەی مسلمانە جا مسلمانیش لەخوا بە زیابێ پاک و خاوێنە لە ڕووی ئاینەوە پێشکەوتەی هەموو ئاینەکانە لە ڕووی خواردنەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لەخوا بە جیابێ زۆر بەمان مسلمانی نەوایین بەرەو مزگەوت ڕووەکەی نەقاپی خوا ئیشەڵا خوای گەورە ڕەحمان پێیەکە ئەگەر خەڵاتی خوایی بێ مەداوا لە خوای گەورەکەین لێمان بە دوور بێ ئەگەر دەستی ئەم لاولاشی تیا بێ داوا لە خوای گەورەکەن بیگەڕێتەوە بیکێشێتەوە بە سەر و چاوی خۆیان هەدوو لە ڕووی ئێوە بینەران ئاینی پیرۆز ئیسلام تا چەند ڕێنمایی ئەمەکە بۆی کە پاک و خاوێن و پاک و تەمیز بێت وەڵای بێ پاک و تەمیز مسلمانان وایە بێ پاک و تەمیز بێ و کاشێ بۆ مزگەوت پاک و تەمیز بێ و دەستی بشوات و خۆی پاک و تەمیز کات و اینجا بڕۆ بۆ مزگەوت و کەواتە ئێمە هاتین بۆ مزگەوت ئەبێ چۆن پاک و خاوێنی خۆمان پارێزین کە نەبینە سەرچاوی نەخۆشی بۆ با بڵێن چواردەورە ئەبێ پاک و تەمیز بین و لە ڕووی پاک و تەمیز و دەست و دەوچاو خۆمان شوین و پاک و تەمیز بین بێ مزگەوت و اینجا پاک و تەمیز بین و مسلمانان حەن نەکەین و کەسێک نەخۆشیە بۆ بانەیە بۆ مزگەوت بانێ بۆ مزگەوت وەڵا بانێ بۆ مزگەوت ئارە سەر شاوەکەی مسلمانان بۆی کە مسلمانان توش نەبن و بانێ بۆ مزگەوت لە ماڵ خۆی نوێژکات و بانێ بۆ مزگەوت ڕێگەش بەوە دراوە لە ڕووی با بڵین ئاینەکەمانەوە کە ئەو کەسە جارێک نێت تاوانی باش حتا چاوێتەوە بانێ بۆ مزگەوت قەیچێکە لە ماڵ و نوێژی خۆی کات و قەیچێک احتیادیە تاوانی ئەرە وەڵا ئەوە باشترە لەوەی خەڵکی مسلمان توش نەکات و
لەبەرەوەی مسلمانانش بان تووشی نەخۆشی نەبن و مسلمانانیش ئێمە هەر خۆمان هەیە بەخوای شوێکمان نیە نەدا نەخەسەخانی باشمان هەیە و دەمان هێوین عشای خۆمان هەیە ئارەوەڵا باش ئەی جۆرە کەسە بینین کە دێ بۆ مزگەوت بۆنی ناخۆشە خۆ چڵکن یا خۆ جلەکانی وەکو پێویست نییە چ ڕێنمایەکیانەکەیت وەڵی منێربانێن بۆ مزگەوانیش لەبەرەوەی خۆیان پاکوتەمیز ئەجا بن بۆ مزگەوت و لە سفی جەماعەدا بەڕێکی بوەستن و ڕووکەنە خوا و پاکوتەمیز بن و خەڵکی ئاز نەکەن و سیر نەخۆن و پیاز نەخۆن و سەوزە نەخۆن کەین بۆ مزگەوت و وەکو باس کراوە ئەم پەتایە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئیتر وردەوردە لە ناوەچێت لەبەرەوە ئێمەش زۆرمان نەماوە بۆی بەرەو وەرزی گەرما هەنگاو بنین دەکرێت ئەم ماوەیە کە مانگێک تا با بڵێن مانگونیوێکی کە پلەی گەرمی کە بە تەواتی بەرزە بێتەوە دواتر خۆمان بە دوور بگرین لە کۆمەڵێش یاخود ڕێکارەکان تون پێینەوە لای خۆمان بۆ نمونە تەوقە نەکەین جلو بەرگەکانمان پاک و خاوێن بن کە هاتین بۆ مزگەوتیش بە هۆکار نەبین بۆ ئەوی ببینە توشبوونی خەڵکی تریش ئەگەر کەسێک نەخۆش یاخود هەستەکە لەشی ساغ نییە بە ئەو جارە یاخود ئەم مدەکەمە وەکو مامۆسایانی ئاینیش ڕێگەیان پێداوە بۆی نەبێتە زەرەر بۆ خەڵکی دیکە نێت بۆ مزگەوتەکان دوای ئەوەی کە باش بۆ شەڵاسی حەتی بەرەو باش بوون ڕۆیشت احتیادیە و ئەتوانێت بێتەوە بۆ مزگەوتەکە بەڵام لە ئێستاە کە تەندروستی هەر کەسێک باش نییە ڕێنمایی کراوە کەوا سەردانی مزگەوتەکان نەکا بۆی هۆکار نەبێت بۆ بڵاوکردنەوەی ئەم جۆرە پەتایەکە لە ئێستاە بڵاوە ئێمە بەردەوامە بین بەڵامەچینی لای ناوبڕێک و دواتر ئەگەڕینەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمانوێت لە هاوڵاتیان و سەردانی کەرانی مزگەوت پرسییم زانین تا چەند گرنگی بە پاک و خاوێنی دراوە ئێمە وەکو مسلمان کە هاتین بۆ مزگەوت دەبێت چۆن بین چۆن خۆمان پارێزین و نەبینە هۆی سەرچاوەیەک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕێنمایی ئێمە دەکات بۆی پاک و خاوێن بین و کەسێک بین سەرچاوەی بۆنی خۆش و کەسێک بین کە هەمیشە بۆنی خۆشمان لێەوە دەربچێت ئەم پرسیارانە لە نوێشکەران و سەردانیکەرانی مزگەوتەکەین ئێوەش بینەری بەنامەکە بێت بۆیە پێویستە ئەو لەش ساقیە بپارێزین جا وەکوتم ئەوە چ کاتێک دنیا خۆشە یان ناخۆشە هەوا خۆشە یان ناخۆشە ئێمە وەکو دین ئەم فەرمانانەی ئیسلام جێبەجێ ئەکەین ئەو کەسانی کە خۆیان با بڵێن پاک و تەمیز نین پەیوەندی بە ئیسلامەوە نییە خودی کەسەکە خۆی پاک و تەماڵە ئەو کەس خۆی تەماڵە گینا ئاینی ئیسلام ناڵە تۆ جوان خۆ بشۆرە خۆ پاک و تامیز کە خۆڕێک و پێکە و جلی جوان لەبەرکە وەرە بۆ مزگەوت ئەمجا تۆ مزگەوت داخی شوێنەکانی چ بۆ داناخی بازار بۆ داناخی تۆ چی بەو کەساناڵی کە نوێش خوێنن یان دێن بۆ مزگەوتەکان چی بکەن تاوەکو هەم خۆیان پاک و تەمیزم هەن چواردەورەکانیش پارێزراوە بێ لەوەی کە خوانە خواستە کەسێک نەخۆشیێکی بێ بگوازرێتەوە بۆ وەڵی ئەوەی کە گومان لە خۆی کە و نەخۆشی تیاابێ حەقە ئەوە فەحسوشت کە ئەوە ئەگەر گومان لە خۆی بکە ئەوەشی کە ساخە ئەم شوێ مزگەوت هەر بکە و مزگەوت داخستنی هەر نەبێ زۆر جار بینیمانە ینی لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە کۆمەڵێ حەدیث باس کراوە کە خۆتان بە دوور بگرن لە کۆمەڵی خواردن بۆی لە نەخۆشیەکان بە دوور بن زۆر جارەزانی بۆ منە کۆمەڵی خواردن هەیە ئیسلام حرامی کردو ئێستا بە زانست دەرکەوتە و خواردنانە نەخۆشی پێوە مەسەلەی خواردن ئەوەی کە خۆمان بمانەوێت لە دینی ئیسلامە هەبێ ئەوە زانی کە حەلاڵ و ئەی خۆین ئەوەش ئەو وڵاتانە کە باز ئەکرێ ئەوە خواردنی ئێمە نییە بە زۆری ئەو نەخۆش و خراپەکاریە کە ڕووەگادە ئەوانە بەحاڵ مسلمانە ئێستا لە بەهۆی ئەم پەتای کۆرۆناوە کە بڵاوە کۆمەڵی ڕێکای گیراوەتە بەر هەندێک شوێن داخراوە لە ناویشیانە باز لەوە کرێت کە مزگەوتەکانیش قەرباڵغی کەم بکەنەوە چیڵێ لەسەرمە ڕجا مزگەوت شوێنێکی خراپ نییە شوێنێکە کە هەموو پاکوتەمیزی تیا جێبەجێکرێت و کێشتێکیش نییە بێدا نەخری هەر ئەی مسلمانان خۆیان نوێش خوێنەکان ئەبێت چۆن من کاتنە ناو مزگەوت ئەوەی کە بۆی نەخۆشی بڵاو نەبێتەوە ئەوەی کە زانی خۆی بزانێت نەخۆشە خۆی وەک پێغەمبەر صلی الله علیه و لە هەر شوێنێکا بوونی نەخۆش بوون نەفسی نەدەرەوە لێش ڕاکەن ئەو کەسە کە زانی نەخۆشە نێدە دەرەوە کەواتە شتەکە جێبەجێ بێ و پێویست بەس داخستنی مزگەوتش ناکەن کەواتە کەوێتەوە سەر خودی ئەو کەسانە ئەگەر نەخۆش بی مێ بۆ مزگەوت گوناحباریش نابی و ڕەنگە فەرزیش بێ لەسەر و بۆی نەخۆشەکە بڵاو نەبێت تۆ نەی بەڵێ نەهاتنەکەی زۆر باشتر لە هاتنەکەی خێری زیاتر دەزەکەوێت لە نەهاتنەکەیە زۆر جار مسلمان پارێزراویشە لە کۆمەڵێ نەخۆشی بەهۆی کۆمەڵی ڕێنمایە کە لە ئیسلاما کراوە کۆمەڵی خواردن کە نەخوا لە کۆمەڵی نەخۆشی بە دووری بەڵێ تۆ خی گەورە وای دوستکەی ڕۆژی 5 کەڕەت
خۆمان پاکەین و دەست نوێشەگرین و لەخوای گەورە بزاوێت تا ئێستا حەمد و سەنا بەخوا شتێکی وا دروست نەبوو ئینشەڵا ناشبێ و پشت بەخوا ئینشەڵا خوای گەورە ڕەحم بە جەمیعی موسڵمان و بە هەموو کەسێ بکە ئەوانشیان بۆ مزگەوت با پاگوخان و جلی مەزبوط و ڕێک و پێک بە دڵنیایی وای لەنە ئەو ڕێکەرانی کە گیراوەتە بەردژی ئەم نەخۆشیە داخستنی کۆمەڵە شوێنە ئەو شوێنانی کە خەرباڵخیە شوێنی گشتین ئێستا مزگەوتی شوێنێکی گشتیە هەموو کەسێک کە خۆی بە مسلمان بزانێت ڕووی تێکات باز لەوە کرێت کە قەرباڵخیان کەم بکرێتەوە لەسەر مزگەوت چیڵیت لەسەر مزگەوت ئەو کەسانەی کە کەمێک ناساخن بۆ نمونە پەتیان هەیە یاخود نەخۆشیێکی هەرچوو بەسیتیشان هەیە ئەم ڕۆنێنە ناو خەڵقەکەەوە لەوانەیە ئەو ئەگەر بەهۆی هەڵامەتێکەوە بێ یا بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆنایەوە بێ ئەگەر ئەو تۆزێک هین بێ ناساغ بێ وەکە ئێچکە گرتی ئەو بۆ نمونە یا بە تەمەنە یان هەستی لاوازی کەمە کە ئەو گرتی با لە کەسێکەوە بیگرێت کە کەم ناساخە لەوە کە گرتی ئەو بەتونتریش ئەیگرێ بۆچی ئەو بەرهێزی مەناعی کەمترە نەخۆشیەکە زیاتر ئەبێت تەسیل لەوەکە کەواتە ئەگەر نەخۆشیەک هەبوو با نێن بۆ مزگەوت لە ماڵەوە دانیشن باشترە لەوەی بیان خەڵک من واموت لەم کاتەیە ئەبێ نەخێر ئەبێ نێن بۆ مزگەوت بە تایبەتی ئەم جومعەیە هەر نەک لە جومعەکەیە هەر لە فەرزەکانی کەشە نەیە بۆ نوێژی جەماعەت تا چاگە بێتەوە مزگەوت هەتا پاک و خاوێنی بێکەمە بە تایبەتی ئەم ڕێن داواکارم لەو کەسانەیە کە لێستەوە هەتا 10 ساڵی کەش 5 ساڵی کەش هەرچی نەخۆشیێکیان هەیە نەک لە ڕۆژی جمعە هەر نەژیان بۆ نوێژی جەماعەتەکە تەبەن لە ئیسلامە کۆمەڵی خواردن حرام کراوە ئێستا بەزانست دۆزراوەتەوە کەم خواردانە هۆکاری کۆمەڵی نەخۆشین واتە ئێمە هەر بەهۆی ئاینەکەمانەوە پارێزراو بووین لە کۆمەڵی نەخۆشی بۆ نمونە ئێستا گۆشتی بەرازە گۆشتی کۆمەڵێ لە حیواناتە کە حرام کراوە بە دوور بووین لە کۆمەڵی نەخۆشی تریش زۆر ڕاستە ئێمە وەکو مسلمان کە هەمومان مسلمانین پێویستە خۆمان پارێزن پاراستن خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن هەمومان نەزانین کە ئەم نەخۆشیە لە شاری ووهان لە چاینە لە سین بڵاوبۆتەوە ئەوەی کە لە ڕێی میدیاکانەوە بیسوانە یەک مسلمان لەوێ توش نەبووە وایە ئێمە بۆ لێرە بترسین بەڵام خۆپاراستنیش واجبە نبینە هۆی گواستنەوەی لە کەسێک لە ئیسلامەوە کۆزانی کۆمەڵی خواردن حرام کراوە باشە ئێستا بەزانست سەلمێنراوە کەم خواردانە هۆکاری کۆمەڵی نەخۆشین ینی هەر بەهۆی ئیسلامەوە پارێزراو بین لە کۆمەڵی نەخۆشی کە خۆمان ڕەنگە پێشتر نەمانزانی ڕاستە ئاینی پیرۆزی ئیسلامک و سەرەتا وتم ئاینی پاکی و جوانیە یعنی ئەو شتانەی کە خۆی گەورە قەدەغی کردو لەسەر مسلمانان لەسەر هەموو ئینسانەکان بۆ بەرژەوەندی مرۆڤەکان خۆیەتی هەر کەسێ تا چەند پابند بێ بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە ڕێنماییەکانەوە زیاتر پارێزراوترە بێت لە ڕووی تەندروستی و دەرونیشەوە ئێمە وەکو مسلمان هەمیشە فەرمانمان پێکراوە پاک و تامیز بین جگەلەوە پارێزراو بین لە کۆمەڵی نەخۆشیش بەهۆیەوەی کۆمەڵی خواردنمان لێ حرام کراوە کە ئێستا عیلم سەلماندوێتی ئەمانە هۆکاری کۆمەڵی نەخۆشی ڕاستە فەرمی بە تایبەتی هەندێک گۆشت کە خەڵگەی خۆیان هەندێک خۆراکی تر کە خەڵگەی خوا بەداخەوە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە حرامە نابێ بخورێت بەڵام هەندێک لەو کەسانە دەیخۆنەوە بۆ نمونە لە قورئانە باسی گۆشتی بەراز کراوە هەیە دەیخوات یا هەندێک ئاژەڵی تر یا هەندێک باڵندەی تر کە گۆشتەکەی حرامە بەڵام بەداخەوە مسلمانی سونێکی شەکە و گۆشتەکە شێخوت ینی ئەو کاتە خۆکارەکە خۆیەتی نەک خودی ئاینەکە بەڵێ هۆکارەکە خۆیەتی ئاینی پیرۆزی ئیسلام هیچ هەڵەیەکی تێدانی ئەگەر بەپی ئاینی پیرۆزی ئیسلام بڕۆی بەڕێگەدا باوەڕ ناکەم تووشی هیچ شتێک ببی هیچ شتێکی خراپ ینی مەبەسم نەخۆشی خراپ ئەوی کە خوای گەورە دەینێرێ ئەوە جیاوازە دەکرێت لە ماوەیش کەم پەتایە بڵاوە تۆزە خۆمان بە دوور بگرین لە تەوقەکردن لە ماسکردنی ئەم لاولا بۆ نمونە بۆی ئەم پەتایەک تەشەنە نەکا لە ئێستا هەندێک شوێن هەیە بە تایبەتی بەداخ و گەنجەکان ڕووی تێدەکەن کە نابێ ڕووی تێ بکەن وەکو کافتریا و گازینۆکان ئەو شوێنانە خۆی هەلە ڕاستیدا حرامیش بەڵام گەنجەکان ڕووی تێەکەن هەندێک شوێنی تریش هەیە کە نەشیاوە لە ئیسلامە ئێستا کۆمەڵی خواردن هەیە ئێمە ئیسلام لێی حرام کردوین بەڵام ئێستا دەرکەوتوو بە عیلم کەم خواردنانە سەرچاوی نەخۆشین بۆ من گۆشتی بەرازیان خواردنی شەوشتی ئەمە ماوە بە قوربانی بۆ شەرع فەرمی ئەگەر هیچ نەبێبینی بەسەروی داری ڕاکێشە بەسەریە ئێستا خەڵک سەر نانێت و خەڵک شتی پیس و چەپەڵە خوا و بێت چۆن بینێمە مسلمان لە ڕووی پاک و خاوێنی وەڵاهی حتا سەر شت بنێیتەوە هەتا پاک و تەمیز بی و
نەمێنێتەوە زۆر شتەکە و فێنک بێ و بەگە پیس و چەپەڵی و بۆگەن نەکابی خۆی هیچ شتێک بێ حکمت نییە واتە کاتێک کاڵێ ئەو خی گەورە فەرمیێتی ئەو خواردنە مەخۆن حرامە لاوە چێت تا ئێستا ئەقلی مرۆڤەتی نەگەشت پێ بۆی کە هەندێک کات کاڵێمە کە بۆ حرامە بۆ ئەمە بۆ خراپە جارە ئەقلی مرۆڤەتی نەگەشت بەڵام ڕۆژگار ئەی سەلمێنێ کەەوە بەڵێ خراپە بۆ ئینسان خراپە لە 1400 ساڵ لەمە پێشەوە ئەو ئاەتانە کە دابەزیوە ئەو کاتە حتمما مرۆڤەتی لەو کاتەیە ئەوە تێنەگەشتووە کە ئەوە بۆ حرامە بەڵام لەبەرەوەی خی گەورە فەرمیێتیوە پێغەمبەر سەڵاو سەلەم بە ئێمە وتووە ئەو موسڵمان لەو سەردەمای یەکسەر پێڕەوی ئەوە کردووە و لێی دوورکەوتۆتەوە و نازانم لە مێشوشان نەشمان بیستووە لی ئەو سەردەمە لەو سەردەمەیە ڤایرۆسێکی وا بڵاو بێتەوە لەو دووەلە ئیسلامیانەیە کەەوە ینی بەو شێوەی ئێستا بۆ چونکە ئەوەی کە حرام کراوە نیان خواردووە ئێمە وەکو مسلمان ئێستا کە هاتی بۆ مزگەوت دەبێت چۆن بین بۆی نەبینە سەرچاوی نەخۆشی و بڵاوبوونەوە ئەم نەخۆشی کە ئێستا باسەکرێت بەڵێ وا باشتە هەندێک کات نەفسیەن ئینسانەکان نەخۆشەکە وا باشترە کەسێک هەمومان مسلمانی الحەمدولیلا بەس کەس هەمومان بۆ نموناهلی مزگەوتیش بین ئەگەر کەسێک لە خۆیان شکە بە ئەگەر ئەنفلۆزایەکی بۆ ئاتیادیشی هەبێت واتە نەک ئەم کۆرۆنایکە ئێستا هەیە وا باشترە بەڕایی من وا باشترە نەیە بۆ مزگەوت لەوا چێت یعنی خی گەورە ئیشەڵا لێی قوبوڵەکە چونکە خی گەورە زانایە بە هەموو شتێک لەبەر سەبەبێک نایە بۆ ئەو شتە وا باشترە بۆ مسلمانان بۆ مسلمانی چاودێری ئەوانەی کە لای نوێژەکەن بۆی کەسیان خەیاڵیان لای ئەوە نەبێت احتیمالێ بۆی ئەمە تووشی نەخۆشێک بێت من پێم باشە کە ئەو کەسانە نێن بۆ لەمودایان نێن هەتاوانەی ئەم پلەی گەرمی بەڵێ هەتاوەکو ئەو کەسانی کە ئێستا ئەنفلۆزای ئەتیادیشیان هەیە الحەمدولیلا تا ئێستا لە وڵاتی لە شارەکەی ئێمەتیان نییە هیچ کەسێک نەسەلمێنراوەکە ئەو نەخۆشەیە بە زوا باشترە ئەگەر ئەنفلۆزایەکی ئەتیادیشی هەبێت وا باشترە کە نێت بۆی چونکە هەند یعنی بە پێی ئەلم کە سلمێنراوە نەفسیەن زۆ تەسیرەکاتە سەر نەخۆشی بۆ ئینسان هەم بۆ چاکبوونەوە هەم بۆ توشبوونیش مسلمان بە دوور بووین لە کۆمەڵی نەخۆشی چونکە کۆمەڵی خواردنمان نەخواردووە کە حرامی کردووە ئەو شتانەی کە بڵێن کە حرامە لێمە ئێمە نایخوێنەوە خۆمان ئیشەڵا خۆی گەورەیش پارێزگاری لە مسلمانان نەکات بە ئەبێ پاک و خاوێن بین خۆمان ماڵ و مناڵمان لەوانەیە مناڵەکانمان زۆرە لەو بارەوە شارەزانە بن ئەبێتیان بگەێنین دەست و پلیان بە شامپۆ بشۆن بە سابوون پشۆن هەتاوەکو پاک و خاوێن بن کەمە ئەبێت تەرجیعی ئەویان کەین هەتا زۆربەی ڕاگەیەنەکانیش داوایان لێەکەین کە پاک و خاوێنی زیاتر بڵاوکەنەوە لە ڕووی کەناڵەکانەوە بۆ ئەوە هەموو کە زانیاری زیاتر بێ هەیە زانیاری نییە شارەزایی نییە لەو بارەوە ئەگەر ئێوە یارمەتی دەربن زیاتر دەستخۆشیتان لێەکەم لەبەرەوە ئێوە سەرچاوی هەموو زانیاریەکەن بۆ ئێمە جا داواتان لێەکەین زیاتر معلومات بڵاوکەنەوە و زۆر سپاسانەکەن. خی گەورەگە بێت تۆ لە ناو بەرە بەخوا بەوە بێ بە نەخۆشێتی هەر لە ناو مزگەوتەکان داخستنی هەر نییە نابێدار ئەو کەسە کە زانی نەخۆشە نێدە دەرەوە مسلمانە بێ پاکوتەمیز خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن ناکرێ ئەوانەی کە نەخۆشە نێن بۆ جمعە بۆ ئەوەی نەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشی و درمانەی کە هەیە لە ئارە ئێمە هەر خۆمان هەیە بەخوای شوێنێکمان نێ نەدا و نەخەسەخانی باشمان هەیە و ئەزیزانەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان و مسلمانان و نوێژخۆنان بوون کە باسییان لەوە کرد ئێمە وەکو مسلمان فەرمانمان پێکراوە کە پاک و تەمیز و پاک و خاوێن بووین هەر لە کۆنەوە پێ سەلەم بە کۆمەڵی ڕێنمایی و لە ئاەتەکانە کە خوای گەورە دایبەزاندووە ڕێنمایی مسلمانان کراوە کۆمەڵی خواردن نەخۆن کە ئێستا زانست سەلماندوێتی ئەم خواردانە
سەرچاوی کۆمەڵی نەخۆشین بۆ ئەوی ئەم مرۆڤانە توش ئێم نەخۆشیانە بن ئەلحەمدولیلا کە ئێمە مسلمانین خۆمان پاراستووە لە کۆمەڵی خواردن بۆیە کۆمەڵی نەخۆشیمان نەگرتووە بۆیە ئەو کەسانی کە دێن بۆ مزگەوتیش لە ئێستاە کەم پەتایە بڵاوە با خۆیان بە دوور بگرن لە کۆمەڵێشت بۆ نمونە لە تاوخەکردن لە یەکتر ماچکردن یاخود لە کۆکین و لە پژمین ئەگەر کەسێک نەخۆشەکەی هەیە یاخود دەزانێت پەتایەکی با ئەم دێنێت لە ماڵەوە دانیشێت مامۆسایان ڕێگەیان پێداوە کە نەبێتە سەرچاوی نەخۆشی بۆ چواردەور و بۆ مسلمانانی تر لەبەرەوەی مرۆڤ لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە شتێکی زۆر گەورە سیر کراوە ئەگەر ببیتە هۆی عەزیەتدانی گوناحێکی یەکجار گەورەیە لەبەرەوە باشترە خۆت بپارێزی لەوەی کە لە کاتی نەخۆشیە سەردانی مزگەوتەکان بکەیت بۆی ئەم مودەیە خۆمان و کە سوکار و هاوڵاتیان لە چواردەورمانە خۆمان پارێزین پێویستەکە زیاتر ئاگاداری و خۆمان بین ئینشەڵا هەموو لایەک بە دوورە بێ لە ئەم نەخۆشیە و هەموو لایەکمان لە ساغی و سەلامەتیمان بە بەردەوامیە بێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەک و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ